وەکو چۆن ئەڵێن پەیوەندیت لەگەڵ خۆت باش بێ، ئەمە باری دەرونیە، باشە پەیوەندیت لەگەڵ خۆت باش بێ، یا ئەڵێ ئەگەر تۆ طبعاً بەڕێزان پەیوەندی مهمترین شتە. لێکۆڵینەوەیە کە لە زانکۆی هارڤارد کراوە نزیکە 75 ساڵە بەردەوامە. ئەم لێکۆڵینەوەیە باس لەوە ئەکا چی وە ئەکە خەڵک سەرکەوتوو بێ، بەختەوەر بێ. باشە بەختەوەری لە مرۆڤەکانە، ئاسوودەی سەرکەوتن لە مرۆڤەکانە. یعنی 75 ساڵە جەماعەتێک توێژەر 2-3 ساڵ لەسەری بەردەوامە بن، ئەدرێ بە جەماعەتی توێژەری تر لەسەری بەردەوامە بن و هەر هەمان لێکۆڵینەوە هاتووە، هەموو شتێکیان وەرگرتووە. بۆ نمونە کە سامپڵیان وەرگرتووە، هەموو شتێکیان لەمانە وەرگرتووە، باری دەرونیان، باری جەستەییان، تەندروستیان، ژیانیان، پیشەیان، چی ئەخۆن چی ناخۆن، عادەت و تەقالیدیان، ئەمانە هەر لەگەڵیان هاتوون. لە ئەخیرا بۆیان دەرکەوتووە پاش 75 ساڵ توێژینەوە بۆیان دەرکەوتووە ئەوانەی کە تەندروستیان باشە، ئەوانەی کە باری دەرونیان باشە، ئەوانەی کە هێشتا لە هەموو ڕوویەکەوە ژیانیان باشترە، ئەوانن کە پەیوەندیەکانیان باشترە، ئەوان کە پەیوەندیەکانیان باشترە. واتە ئێستا تۆ بێنە پێشاوی خۆت، دوو کەس باو دوانەش بن، دوانەی لێکچووش بن لە یەک ماڵە، یەکیان دایما لەگەڵ ئەم نادوێنێ، لەگەڵ ئەو شەڕیەتی لە مەکتەب کێشە دروستەکە، لەگەڵ مامۆسا لە دەرەوە ڕقی لە مولەوە لەگەڵ خەڵک ناگونجێ، و ئەوی تریش بێنە پێشاوی خۆ لەگەڵ ئەمانە هەمووی پەیوەندی دۆستایەتی هەیە، ئەچێ بە کۆڵانەکە ئەم سەلامی لێکا و هاواری لێکا و سوحبەتی لەگەڵەکە لە ماڵەوە پێکەنین و هەرا یەک پەیوەندیکی. ئەم دوو نەفەرە ژیانی ئەمیان بەزەوەی زیندووە، ئەوەی کە پەیوەندیەکانی خراپە. دڵنیا بن کە ئیبترین مرۆڤە و دۆڕاوترین و فاشلترین ئینسان. ئەمی کەشیان ئەگەر هیچیشی نەبێ بەڕێزان، هیچت نەبێ لە دنیای خوا، پەیوەندیەکانە باش بن، ژیان زۆر باشە بێت. بۆی ئەدایەکی باشی مێشکمان هەبێ، ئێمە پێویستە پەیوەندی باشمان هەبێت. لێرە جیاوازیەک هەیە لە بینی مرۆڤە کۆمەڵایەتیەکان و مرۆڤە پارێزکارەکان. طبعاً زۆربەی نووسەر و وەرجێڕەکانی دنیا مرۆڤی پارێزکارن، مرۆڤی ئیجتیماعی نین، ئەوانە نین کە دایما لەناو خەڵکا دەمیان قەرەباڵخە و پەیوەندیان زۆرە و دایما خەریکی سەردان و وازحە، یعنی ئەمانە نین، چکە ئەم جۆرە ستایلە ژیانە لەگەڵ ئەوان ناگونجێ. عادەتەن نووسەرێک دائەبڕێت، بەڵام پەیوەندی سەرکەوتوو ماناکەی ئەوە نییە تۆ ئیتر بەردەوام هاتووچە و ڕۆشتن و هەرابێ. خۆشەویستی هەیە، باشە، خۆشەویستی هەیە لە نێوانەکە. جا بەڕێزان چۆن بۆ هەموو کۆی ژیانت پەیوەندیەکە زۆر زۆر گرنگە. بۆ مێشک، بۆ حاڵەتی فێربوونی خێرا، پەیوەندی لەگەڵ خۆت، پەیوەندی لەگەڵ جەستەی خۆت زۆر زۆر گرنگە. ئەوانەی کە لەگەڵ جەستەی خۆیانە ناسینێکی باشیان هەیە، واتە ئەزمموی جەستەی خۆیان ئەەکەن. ئێستا ڕوونیەکەمەوە لەوە چێم قسەی من تازە بێ بۆ هەندێک لەو بەڕێزانی کە گەنجن و هیچ ممارەسەیەکی تایبەتیان نییە. پەیوەندی خۆت لەگەڵ جەستەی خۆت ڕازێکی زۆر زۆر گرنگە لەوەی کە چۆن مێشکت بەکاربهێنیت. جیمس ویلکۆس زانایکی ئەمریکیە نووسەرێکە باز لەوەکە، ئەڵێ یۆگیەکان دوای 6-7 ساڵ ئەگەن بەچی؟ ئاگایی لە جەستەی خۆیان. ئەڵێ ئێمە تاقیمان کردووەتەوە بە 5-6 مانگ ئەگەی بەوەی کە ئەوان بە 5-6 ساڵ پێیگەشتون. ئەگەر تۆ ئاگاییت لە ئاگایی خۆت هەبێت، بەڵێمەوە یۆگیەکان دوای 6-7 ساڵ ئاگاییان لە جەستەی خۆیان بۆ دروسە بێ، بەڵام تۆ یەکێی بە مێتا، یعنی لە پشتی ئەمیشەوە سەیری مۆزوعەکەکەیتەوە، چۆن ئاگاییم بەرامبەر بە ئاگایی خۆم هەبێت. ئەمە بەڕێزان فەلسەفە نییە، یعنی من نامێ مۆزوعێکی قوڵی فەلسەفی باسکەم، منە مێ شتێ باسکەم کە تا ڕادێک ئەکرێت تۆ خۆت ئەمەلی بکەی. بۆ نمونە، ئایا تۆ چەندە ئەتوانی ئاگاییت لە دەستت هەبێت؟ چەندە ئەتوانی ئاگاییت لە پێستی سەرت هەبێت؟ چەندە ئەتوانی ئاگاییت لە پێستی ڕوخسارت هەبێت؟ قاچەکانە. وەرزشکارێک کە ئەچێت تۆپی پێەکە شەویەتەوە قاچی گەرما ئاهاتەوە، باشە؟
ئەوەندە ئەم گەرمە دانەوە وازەحە هەموو وەرزشکارێکی تۆپی بێمە ئەزمون کردووە. بەڵام بەڕێزان ئێستش لە هەموو ساتێکە ئێمە جیسممان گۆڕان کاریتیایە، یعنی بۆ نمونە گەرما ئەیاتەوە هەست بە سەرما ئەکا، لەرزینی هەندێ شوێنی پێست یا مەسەلەن ڕۆشتنی خوێن بۆ ئەندامەکان، دۆچێ بڵێ ئەمە گرنگەکەی لە چیە؟ ئەمە گرنگەکەی لەوایە کە تۆ بەرەبەرە بیرت لەمە کردەوە پەیوەندی بە دەمارەوە هەیە، تۆ ئەگەیتە حاڵەتێک لە ئاگایی، تۆ ئەگەیتە حاڵەتێک لە ئاگایی کە لەوێوە کۆنترۆڵی مێشکی خۆتەکەیتەوە.